گوندێکی زۆنگاوەکانی عێراق دەبێتە یەکێک لە گوندە گەشتیاریەکانی جیهان. بە فەرمی گوندێکی ناو زۆنگاوەکانی عێراق پاڵێوراوە بۆ ئەوەی بچێتە ڕێزی 1000 گوندە گەشتیاریەکەی جیهان. وەزارەتی ڕۆشنبیری و گەشت و گوزار و شوێنەواری عێراق بڵاوی کردەوە. ڕێوشوێنەکان دەستی پێ کردووە بۆ پاڵاوتنی گوندی ئەبوو سوبات لە زۆنگاوەکانی جەباییشی سنووری پارێزگای زیقاری باشووری عێراق بۆ ئەوەی بچێتە ڕێزی 1000 گوندی گەشتیاری لەسەر ئاستی جیهان. لە چوارچێوەی دەستپێشخەریەک کە ڕێکخراوی گەشتیاری جیهانی سەربنەتەوە یەکگرتووەکان ڕایگەیاندووە بە ئامانجی گەشەپێدانی گوند و شوێنە دوورە دەستەکان باشترکردنی ژیانی دانیشتوانی ناوخۆیی. گوندی ئەبوو سوبات دەکەوێتە 90 کیلۆمەتری ڕۆژهەڵاتی شاری ناسریە و نمونەیەکی تەواوی ژینگەی زۆنگاوەکانی عێراق لە ڕووی دەوڵەمەندی و جۆراوجۆری سەرچاوەکانی ژیان و کولتور و سروشت و گەشتیاریەوە. بەڕێوەبەرایەتی گەشتیاری زیقار لیژنێکی پێگەێناوە بۆ هەمانگی لەگەڵ لیژنەی ناوەندی حکوومەتی عێراق بۆ تەواوکردنی زانیاری و دەستەبەرکردنی مەرجەکان لە ڕووی ژینگە، کولتور، ئاسایش و خزمەتگوزاریەوە بۆ ئەوەی گوندەکە ببێتە ڕووگەیەک بۆ ڕاکێشانی گەشتیاران لە وڵاتانی جیهانەوە. ئەبوو سوبات تاکە گوندی باشووری عێراقە کە بۆ گوندی گەشتیاری جیهانی پاڵێورا بێت.